لەم بارەوە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لە هەولێرەوە بەڕێز عەقید هێمن ئەمین گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لەگەڵم دەبێت. جەنابی عەقید سپاس کە لەگەڵ کوردستان 24 تا چەندە پلانەکانی حکوومەت یاریمی کوردستان وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆ بە گشتی دامەزراوەکان بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و کەمکردنەوەی قوربانی ڕووداوی هاتوچۆ کاریگەر بوونە، ئامارەکان چیمان پێ دەڵێن لەم بارەوە؟ سڵاو ئەو کاتتان باش. بەڕاستی هەر لە سەرەتای دەستپێکردن و دەست بەکاربوونی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێم گرنگجێکی زۆری بە سێکتەری هاتوچۆدا وەک لە بارچاومانیشە کە ئێمە ڕۆژانە شاید حاڵی ئەوەین کە حکوومەت زۆر بە شێوازێکی باش گرنگجی بە سێکتەری هاتوچۆ دەدات، هەر لە دروستکردنی شەقام، لە دروستکردنی ڕێگە لە نێوان شار و شارۆچکەکان، ڕێگا و شەقامەکانی ناوەوەی شارەکان و چەندین کاری کردووە وەک دروستکردنی بەرزەپرد و نەفەق و هەروەها ئەو ئامرازانە کە دەبنە هۆکاری کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ وەک دانانی کامێرای چاودێری تیژڕۆی لە شەقامەکاندا، کامێرای پۆینت تو پۆینت لە ڕێگای نێوان شارەکاندا. بەڕاستی ئەمانە هەموو هۆکارگەلێکن و هەموو ڕێکارێکن کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ گرتوویەتە بەر بۆ ئەوەی ڕێژەی ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا کەم ببێتەوە و خۆشبەختانە ئامانجەکەش بەدی هاتووە و تواندراوە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو ڕووداوی هاتوچۆ و گیان لەدەستدان بە ڕووداوی هاتوچۆ کەم ببێتەوە. ئەتوان ناماژە بە ژمارەکان بکەن ڕووداوەکان لە سەدا چەند کەم بۆتەوە ئەگەر بەراورد بە ساڵانی ڕابردوو لە بەرچاوی بگرین، پێشووتر چەند ڕووداوی هاتوچۆ قوربانی زۆری لێ دەکەوێتەوە ئێستا بە چه شێوازێک؟ بەڵێ ئەگەر بەتاکید ئێمە بگەڕێینەوە بۆ 5 ساڵ لەمەوبەر ئەو کاتە دەمانبینی ئامارەکان ئامارێکی مەترسیدار بوون کە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر ڕووداوی هاتوچۆ ڕووی دەدا، سەر و ماڵی هاوڵاتیان تووشی زیان دەبوو بە ڕووداوی هاتوچۆ، خەڵک جانی دەدەست دەدا، خوێن لەسەر شەقامەکان دەڕژا بەهۆی ڕووداوی هاتوچۆ، هاوڵاتیان زەرمەند دەبوون بەهۆی تێکشکانی ئۆتۆمبیلەکانیان کە ئەمەش زیانی بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەگەیاند. بەڵام لە ئێستادا کاتێ سەیری ئامارەکان دەکەین بە 150 ڕووداوەکانی هاتوچۆ کەم بۆتەوە، نزیکەی 160 گیان لەدەستدان بەهۆی ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە کە بەڕاستی ئەم ئامارانە ئاماری دڵخۆشکەرن کە ئەوە ئەو هەموو هەوڵ و تێکۆشانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ناویەتی ئەو ڕێکارانەی گرتۆتە بەر بۆ ئەوەی بتواندرێ ئاستێک بۆ ڕووداوی هاتوچۆ دابدرێت. ڕاستە ئێمە ناتوانین ڕووداوی هاتوچۆ بکەینە سپر، بەڵام ئێمە لە هەوڵی ئەوە داین بۆ نزمترین ئاست کەمی بکەینەوە ڕووداوەکان بۆ ئەوەی بتوانین لێخورینێکی سەلامەت، لێخورینێکی ئارام بۆ شوێرانی خۆمان دابین بکەین. ئەمساڵ چەند ڕووداوی هاتوچۆ تۆمار کراون بە دیاریکراویەگەر لە سنووری پارێزگای هەولێر باسی لێوە؟ داوای لێبوردن دەکەم بۆ ئامارەکە چونکە ئێمە ساڵانە لەگەڵ کۆتایی هاتنی ساڵدا ئێمە ئامارەکانی ڕووداوی هاتوچۆ بڵاو دەکەینەوە. ئێستا ناتوانم ئامارەکان بڵاو بکەمەوە، بەڵام ئامارەکان زۆر دڵخۆشکەرن لەبەر ئەوەی ڕێژەکە زۆر نییە، زۆر کەمە. باشە بەڕێز هێمن، ئەگەر جەنابەت ئاماژە بەوە بکەی زۆرترین هۆکارەکانی توشبوون و ڕوودانی ڕووداوی هاتوچۆ چییە؟ ئەوەی کە هاوڵاتیان پێوەی پابند نابن، ئایا هۆکارەکە پابند نەبوون یا هۆکاری دیکەی هەیە گەر بۆمان ڕوون بکەیتەوە؟ خۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە سەرتاسەری جیهاندا هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆی پۆڵین کردووە بۆ 3 هۆکاری سەرەکی کە هۆکاری یەکەمیان خودی شوفێرەکەیە کە پشتی شێری بەردەکەوێت ئەم هۆکارە، و هۆکاری دووەمیشیان خراپی ڕێگاوبان و هۆکاری سێمیشیان خراپی کەشوهەوایە. بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستاندا کەشوهەوایەکی وا خراپمان نییە کە زۆر جار ببێتە هۆکاری ڕووداوی هاتوچۆ و سەبارەت بە خراپی ڕێگاوبانیش خۆشبەختانە لە هەوڵ و کۆششەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتابەتی کابینەی نۆ ئێمە لە کێشە و گرفت و ئاستەنجی خراپی ڕێگاوبانەکان دەربازبان بووە. ئێستا شەقام و ڕێگاوبانەکانی ئێمە هەمووی شەقام و ڕێگاوبانی زۆر باشن، لەسەر ستانداردی نێودەوڵەتینە کە شەقامەکان شەقامی ئەوە نین کە ببنە هۆکاری ڕووداوی هاتوچۆ. ئەوەی دەمێنێتەوە هۆکاری سێمە کە خودی شوفێرەکەی و ئەو کەسەی
ئۆتۆمبیلەکە لێ دەخورێ بەڕاستی شوفێر زۆر هۆکارە بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆ ڕوو بدا ئەویش بەهۆی پابەند نەبوون بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ زۆر جار شوفێر تیژڕۆیی دەکات شوفێر بە هەڵەشەیی لێ دەخورێت شوفێر لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا مۆبایل بەکاردێنێت کە بەداخەوە ئێستا لە نێوان چینی گەنجاندا ئەمە بە بەرچاو دەکەوێت لە کاتی شوفێریدا ئامێری زیرەک و مۆبایلی زیرەک بەکاردەهێنن کە ئەمە زۆر خراپە کاریگەری زۆری دەبێت لە سەر ڕووداوی هاتوچۆ و شتێکی تریش کە زۆر خراپە ئەویش ئامادە نەبوونی جەستەییە بۆ شوفێر لە کاتی لێخوڕیندا کە زۆر جار ئێستا گەنجانی ئێمە خەوێکی باشیان نییە شەوان زۆر درەنگ دەخەون تێرخەو نابن بە خەواڵوی ئەگەر بێ سەر شەقامەکان تو ئەگەری ئەوەیە ڕووداوی هاتوچۆی لێ بکێتەوە ڕووداوەکان زۆرن بەڕاستی ئێمە ناتوانین لێرە لەم کات و ساتە باسییان بکەنەوە پێویستی بە بەرنامە باشە جەنابی ئەفرید لە هەرێمی کوردستان باسم کرد ئەوانە کۆمەڵێک بەڵێ کامە هۆکار سەرەکی ترین هۆکارە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ پابەند نەبوون بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ بەکارهێنانی مۆبایل باشە جەناب تاماژت بەوە کرد کە شوهەوایکی خراپمان نییە ڕێگەوبانێکی باشیشمان هەیە لە ماوەی کابینینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگاکان کراون بە جووت سایت کامەرای پوینت تو پوینت دانراوە لەسەر جەم ڕێگاکان بە ستاندارد ڕێنماییەکانی هاتوچۆ هێماکانیش دانراون کاتە ڕۆشنبیری شۆفێران چۆنە بێ بەرز بکرێتەوە چۆن کارتان لەسرم لایەنە کردووە لەگەڵ لایانی پەیوەندیدار بۆ ئاگادارکردنەوەی زیاتری هاوڵاتیان پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیرە هەر تایبەتمەند نییە بە وەزارەتی ناوخۆ و بە هاتوچۆ دەبێت هەموو لایەنەکانی تر ڕۆڵی کارایان هەبێ لە بڵاوکردنەوەی هۆشیاری بە تایبەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ئەوقاف ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدینەی دەبی هەمویان هەوڵ بدەن بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هاتوچۆ ئێمە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە بەشی ڕاگەیاندن و هۆشیاریدا ئێمە بەردەوام هەوڵمان داوە هۆشیاری شوفێران بەرز بکەینەوە وەتوانی وشمانە تا ئاستێکی باش لەم کارە سەرکەوتوو بین وەک ئەوەی ئەنجامدانی سیمینار و ئەنجامدانی پانێڵ و ئەنجامدانی وەروکشۆپ و سەردانیکردنی ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی بتوانین شوفێران و بەگشتیش هاوڵاتیان هۆشیار بکەینەوە و هەروەها لێرە ئەرکی ڕاگەیاندن و دەستگا میدیاییەکانە کە گرنگجێکی زۆر بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بدەن لە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ هۆشیاری ڕۆشنبیری هاتوچۆ بەڕاستی دەبێت ڕۆڵیان هەبێت هەمومان بێکەوە بۆ ئەوەی شوفێران بگەنە ئاستێکی هۆشیاری زۆر بەرز کە هەرچەندە من دەمێ ئاماژەی پێ بدەم شوفێران ئێستا لە چاو ساڵانی ڕابردوو ئاستی و هۆشیاریان زۆر بەرزترە زۆر باشترە لە ڕۆشنبیری هاتوچۆ و لە هۆشیاری هاتوچۆ بەڵام ئێمە دەبێ هەر بەردەوام هەوڵ بدەین تا ئەو کاتەی ڕۆشنبیری و هۆشیاری هاوڵاتیان و شوفێران دەگەینینە لوتکە زۆر باشە بەڕێز هێمن دیارەکە گۆڕانکاری لە پێدانی مۆڵەتی شۆفێری بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کراوە کۆمەڵێک ڕێکار و پرۆسەی تایبەت ئەبێت تێپەڕێنرێتەوە و کەسە بێتە خاوەن مۆڵەتی شۆفێری ئەمە تا چەندە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە هاوڵاتیان زیاتر پابند بن و ڕووداوەکانیش کەم بکرێتەوە طبیعی یەکێک لەو کارە گرنگ و کاریگەرانەی کە وەزارەتی ناوخۆ ئەنجامیدا ڕێکخستنەوەی مۆڵەتی شوفێری بوو بە فۆرمۆیەکی نوێ بە شێوازیکی نوێ بە ستانداردێکی جیهانی بەو شێوازەی کە وڵاتە پێشکەوتووەکانی جیهان دەکەین ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری هەولێر دەستمان بەم هەنگاوە کردووە کە خۆشبەختانە ئەمە کارێکی زۆر باشە شوفێر کاتێک یان داخوازی کار بۆ مۆڵەتی شوفێری هەر ئەوە نییە لە خۆیەوە بێ چەند تاقیکردنەوەیەک ئەنجام بدا و ئینجا ببێتە خاوەنی مۆڵەت بەڵکو ئەمە بە چەند پرۆسەیەکدا دەڕوات دەبێ بچێت لە نووسینگەکانی فێرکردنی شوفێری کە ئەو نووسینگانەش هەمووی بڕوانامەیان پێدراوە لەلایەن وەزارەتی ناوخۆ کەسانی شارەزا و لێهاتوو هەن شوفێران خول دەبینن ڕێنماییەکان دەبینن و هەروەها لێخوڕین ئەنجام دەدەن ئینجان دێن تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن بەڕاستی ئەم گۆڕانکاریە لە شێوازی دەرهێنانی مۆڵەتی شوفێری وای کردووە کە شوفێرێکی شارەزا شوفێرێکی ڕۆشنبیر شوفێرێکی لێزان بە یاسا و بنەماکانی لێخوڕین بێتە سەر شەقام. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز عەقید هێمن ئەمین گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆ هەولێر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.